بازانیا بچینەوە ئەوان خۆیان لە هیچ شتێک نەکردووە تەنها و تەنها لە پێناوی مانەوەی خۆیانە و لە پێناوی سەروەت و سامان و لە پێناوی بەژەوەندی بنەماڵەیەکانی خۆیانە ئەمە بە تێژایی مێژوو با بڵێن کار و پیشە و کردەوەی بنەماڵەی بازانی بووە ئەگەر بگەڕێنەوە بۆ سەردەمی مەلام سەفا هەر بە هەمان شکل بووە باپیرەی هەر بە هەمان شکل بووە یعنی ئەمە ماهیەت و کرۆکی بنەماڵەی بازانیە خۆشەویستان بۆیە بنەماڵەی بازانی تۆ هەر شتێکیان لێ ئەبینی یان چاوەڕوانی هەموو شتێکیان لێ بکە لە خراپیە لە چەپەڵیە لە پیسیە لە ناواقعیە ئەمە تعبیرە یا با بڵێن خوێندنەوەیەکە بۆ مێژووی بنەماڵەی بازانی هەمیشە ئەوان وەکو فەلسەفەکەی ئیدریس بازانی کە ئەڵێ ئەگەر شۆڕشمان پێ نەکرێ شۆڕشمان پێ تێگەدرێ ئەوان ئەگەر پێشیان نەکرێ تێشی ئەدەن من دەیان جار بەیەوە متووە ئەگەر بەیانین هەر چوار پارچەی کوردستان بکەنەوە بەیەکێ ئەگەر بنەماڵەی بازانی نەبن بە سەرۆک و سەرکردەی و ئەگەر ئەوان حاکمی مطلقی نەبن ئەوە تێشی ئەدەن و ئەیفرۆشن و لە ناوی ئەبن ئەمەیە ماهیەتی بنەماڵەی بازانی ئیتر من ناچمە سەر ئەو مێژووە ئەمەوێ بە کورتی ڕائەکانی خۆم بڵێم لەسەر چوونەکەی مەسعود بازانی هەمووتان ڕیفراندۆمەکەی مەسعود بازانیتان بیریێ ئەو کاتە ئێمە هەمومان هاوارمان کرد کە ئەم ڕیفراندۆمەی بنەماڵەی بازانی مەسعود بازانیەکەم فیتی تورکیایە ئەسڵ و ئەساسی نییە بێبناغەیە بەڵام بەداخەوە زۆر کەس لە کوردستان لە قوڵە شاعیرەوە لە نووسەرەوە لە خەڵکی ئاساییەوە هەمووی هەسان دوای قسە و شیعاراتی درۆینەی مەسعود بازانی کەوتن بە ناوی ڕیفراندۆمەوە ئەو کاتە ئێمە زۆرمان هاوار کرد کە بابە ئەم کابرایە حشتری ژێر ئەمبارە نییە و ئەمە ناتوانێت ئەو کارە بکە و ئەمە درۆیە و چەندین لێکۆڵینەوەمان کرد نووسیمان قسە و باسمان کرد کە ئەمە ئەسڵ و ئەساسی نییە و پوش و بێمانایە بەڵام بەداخەوە تاقمی یەکێتیش دوای کەوتن ئەوە بوو کە نەتیجەکەیمان بینی و لە کۆتاییەشی بەسەرهات هەموو دنیا قسەی کرد ئەمریکا ئەوروپا دار و بەروتیان بابە وازدە قسە قۆڕانە بێنە بەڵام مەسعود بازانی هەروە بەردەوام لە ئاخریشە نەتیجەکەیمان بینی چۆن ملی شۆڕ کرد و نەیتوانی هیچ شتێ بەدەست بێنێ عەزیزان بەڕاستی سیاسەت ئاوا نییە ئەگەر کەسێک پێی وابێ ئەمەی کە مەسعود بازانی ئەیکا سیاسەتە ئەم دەستماچکردنە ئەم درۆ دەلەسەیە ئەم نەوت فرۆشیە ئەم غاز فرۆشیە ئەگەر ئەمانە هەمووی بن بە سیاسەت ئەقبڵێنن بەڕاستی ئەمە سیاسەتکردن نییە سیاسەت زانستە سیاسەت عیلمە سیاسەت ئەبێ ئینسان بزانێت ئەسڵ ئەبێ بۆی بخوێنی بەڕاستی بەڵام بەداخەوە لە کۆمەڵگای ئێمەیە فازڵ میرانی و مەسعود بازانی و نازانم کێوکێ خۆیانەکەن بێن لەسەر مواضوعەکان تەحلیل سیاسیەکەن بۆ کۆمەڵێ مواسق بۆیە هەموو دنیا کول و کافر بوو ئەم کابرایەتی نەخێر ئێمە سەر بەخۆی ڕاگەێنین ئەمەکەین ئەوەکەین بە هەر هەڵ هەموو نەتیجەکەیمان بینیمان لە سا پەنجاوێکی خاچی کوردستان 16 ئۆکتۆبەری هاو بەسەرا کەرکووکیشیان فرۆشت هەموو شتێکیان لەدەستدا و هەموو شتێکیش کۆتایی پێ هاوڕاستی تەواوی ئەو شتانەی کە ڕوویاوە لە کوردستانە لە فرۆشتنی لە سا پەنجاوێکی خاچی کوردستان لە کەرکووکەوە بە دەرەجەی یەکەم مەسعود بازانی و بنەماڵەکەی تاوانبار و مجرمی یەکەمە لە دوای ئەوەش تاقمەکەی جەلال تاڵەبانی کە دوای کلشی مەسعود بازانی کەوتنون هەسان ئەوان شدەگەن بە ڕیفراندۆمەکەی مەسعود بازانیدا هەتا عومەری سێ عەلی ژۆک و ڕێخەری بزوتەوەی گۆڕان هەستا لەگەڵ خانەی پیرانە هەسان دەنگیاندا بە ڕیفراندۆمەکەی مەسعود بازانی هەموو ئەمانە دوای ڕیفراندۆمەکەی مەسعود بازانی کەوت هەموو ئەمانە هەستا حسابی مەسعود بازانی کرد بەڵام لە دواییە هەموو شتێک بە شکست کۆتایی پێهات و هەموو شتێک دۆڕاندی مەسعود بازانی و ئێستا کاوەی بینی ئەو سەردەمانەی کە لە هەولێرە یا لە زۆر شوێنی ترا بنەماڵەی بازانی ئەیان و بای سایکس بیکۆ بای حکوومەتی عێراق بەڵام ئێستا ئەیبینن کە چۆن ئەچێتەوە بۆ کوێ ئەچێتەوە بۆ ئەو بەغایە کە دوێنە دژایەتێ کرد باشە عەزیزان بۆچی خەڵکی کوردستان لە خۆی ناپرسێ بۆچی هەموو ئەوانەی کە دەنگیان بە ڕیفراندۆمەکەی مەسعود بازانیە ئەمڕۆ هەڵوێستیان نییە بڵێن بابەتەوە ئەمە دەچی ئەوە دەچی دوێنێ بۆچی واکرد ئێستا بۆچی واکرد ئایا هەر بەڕاستی مەسعود بازانی بە خەڵک ڕابێرێ ئایا هەر بەڕاستی ئەمە پێڵێن سیاسەتکردن باشە بە درێژایی نزیکەی 30 ساڵی ڕابردووە کە یەکێتی و پارتی لە کوردستانە حاکمی مطلقن و ئەوان خاوەنی هەموو شتێکن هەتا ئەم چرکە ساتە کە من لەگەڵ ئێوە قساکەم با یەک سەروەریمان پێ بڵێن با یەک پێشکەوتنمان پێ بڵێن با یەک چاکەمان پێ بڵێن با یەک کارمان پێ بڵێن کە بە خزمەت لە خزمەتی خەڵکی کوردستان نابوو بێ باشە با شتێکمان پێ بڵێن کە توانی بێتی گەلی کورد
نیشتیمانی گەلی کورد یەک هەنگاو نزیک بکاتەوە لە ڕزگاری زانم ئایا هەیە کێ ئەتوانێت شێکمان پێ بڵێ زەحمەت دەبێ جگە لەوەی کە دوو باندی مافیای جەلالیەکان و بنەماڵەی بازانین دەستیان گرتووە بەسەر سامانی ئەو وڵاتەیە ئەیدزن تاڵانی ئەکەن وە کۆمەڵێ ئینسانی حەقیر و کۆنەپەرست و دواکەوتو و دز و درۆزن لە پێناوی موچەیەکە دوای دوو سەرکردایەتی مافیا کەوتون لە کوردستانە وەکو سەگ تیکێنانیان ئێنێ اینجا ئەڵێ بژی یەکێتی یا ئەڵێ بژی پارتی تەنها وەکو سەگ بەڕاستی من قسە لەسەر ژیانی سەگانە کردو لای قەتا ئێستا بۆ نمونە ئەوانەی کە لەو کە ئێستا گوێن بە بدەدەن ئەوانە هەمووی نانی سەگانەیە خۆن بەڕاستی ئەوانە ئابڕووی خۆیان فرۆشتووە ئەوانە ئەگە دایکیان پارە بکە دڵنیابن ئەیفرۆشن بە مەسعود بازانی دڵنیابن ئەیفرۆشن بە سەرانی جەلال تاڵەبانی چونکە ئەمانە ئەخلاق و شەرەف و ئابڕوویان نەماوە تۆشتەیە کە بزانی لە سەدا سەد ئەمە زەرەرە بۆ ئەم کۆمەلگایە ئەمە خیانەتە ئەمە دزیە ئەمە درۆزنیە تۆ بێ هەر دیفاعی لێ بکەین کەواتە تۆ ئابڕوو فرۆشی تۆ شەرەف فرۆشی تۆ کەرامەتی خۆر فرۆشتووە تۆ ئەوەی هەتەونیتە لە مەزادخانەکەی بنەماڵەی بازانی لە مەزادخانەی تاقمەکەی جەلال تاڵەبانیە تۆ هەڕاژی کردووە و بەڕاستی فرۆشتوتە هەموو واقعی تۆ وەیە مەسعود بازانی بە ڕیفراندۆمەکەی نیوەی کوردستانی فرۆشت ئەمە حاڵەکێتی ئێستا هەستاوە چۆ بۆ بەغا هادی ئامری پێی تۆ مەسعود بازێتی جلەکانی دابنێ جامانەکەیش دابنێ ئینجاوەرە بۆ بەغا ئێستا هەستاوە چاگڵ پۆنتۆکی لەبەر کردووە ئەو من لە داخی مەسعود بازانی ئەڵێ نازانم کێ هینم سەبەک عەشیرتی نازانم چۆم بەجلی کوردیەوە هات قساکەم بەڕاستی دەی ئێستا بۆ ئیشە بۆ مەسعود بازانی بۆچی چۆوە بەغا ئێستا هەندێک کەس ئەڵێن کاکە و مەسعود بازانی یعنی زۆر سەیرە ئەو میلەتەی ئێمە بەڕاستی دەبەنگی تا ئەو دەرەجەیە تۆ دوێنێ ئەدود ئێمە جیابینەوە دوێنێ ئەدود ئێمە کاکە ڕیفراندۆممان کردووە ئێمە ئیتر سەر بەخۆین باشە هێ من هەورانی ئەمەندە ئەحمەق بوو ئەمەندە حەقیر بوو بەمانای کەلیمە ئەیوت سبەینێک کە ئێمە حکوومەتی سەر بەخۆ دروستەکەین هیچ گەلێک ناچۆسێنینەوە ئای ڕەشە وڵاغ تازە دانیشێ بیر لە چیە کاتەوە تۆ سەیری ئەو قسە قۆڕە بکە ئێمە ئەگەر سبێنێ سەر بەخۆی ڕائگەین هیچ گەل ناچۆسێن وەکو چەکی بایۆلۆژی چەکی ئەتۆمی هەبێ ئاخر حەماقەتی بۆ دەرەجەیە بەڕاستی من بەڕاستی تێناگەم ئەمانە ئایا ئەمانە خۆیان جێل و گەوجن یا هەر بەڕاستی گەلی کورد بە جێل و گەوج دەزانن ئینسان ئەبێت تێبگا لەم یارانەی کە ئەمانە ئیکەن ئەی بۆ گەلی کورد قسە ناکا بەڕاستی بۆچی کۆمەڵێ خەڵکی کۆیلە کە دوای بنەماڵەی بازانی کەوتووە بنەماڵەی بازانی وەکو عەبڵاپەشێ ئەڵێ خڕبن خڕەبن ئەڵێ پان ببنەوە پانە بنەوە ئەڵێن ئەمە بکە ئەو ئەشن ئەواکەن ئەمە چی میلەتێکە ئێمە هەمانە بەڕاستی تۆ چۆن ڕێگە ئەدەی ئەم هەموو توجاتە پێوە بکەن مەهاباد قەرەداخی کە حەمەسای حەسەن و ئەوانە هەمووی بوون بە نۆکەری بنەماڵەی بازانی ماچی کردە بەدەستیەوەڵێ بەڕێز کاک مەسعود بازانی ئایا ئەو ڕۆژی ڕیفراندکەی سەر بەخۆیەکە ڕاگەری من زۆرم پەلەیە با تەمام شووی تازە بکەمەوە شێ پاسە تۆ ئەحمەقی تۆ چ دەعبەیەکی بەڕاستی کاکە تۆ چی دەو قسە قۆڕا ناکەی یعنی بە هەموو عەقلی کاڵفانی خۆتەوە داوا لە مەسعود بازانەکەی سەر بەخۆی ڕابگەێنێ ئەی ئێستا کە ڕای نەگەیان چووە بەغا بۆچی قسە ناکەی مابەد قەرەداخی حەمەسەی حەسەن بۆچی قسە ناکەی هەموو ئەو ماعیر و نووسەر و ساختە چیانی کە دەنگتان نا بە مەسعود بازانی و بۆ ڕیفراندۆمەکەی ئێستا بۆچی قسە ناکەن کە ڕوا بۆ بەغا کەلیشی ڕێکەوتن و کەلیشی پۆست و پۆستکاری و ئالەم بابەتانی بۆچی قسە ناکەن لەڕاستی عەزیزان بنەماڵەی بازانی هیچ کەسێک بە تەمای کاری خێر و کاری چاکە نەبێت لە بنەماڵەی بازانی هیچ کەسێک بە تەمای نەبێت ئەوە بیخەنە مێشی خۆتانەوە مەسعود بازانی لە بەغدا هەر دەستکەوتێ بەدەستبێنێ هەر شتێک بەدەستبێنێ دڵنیا بنەوە تەنها بۆ بنەماڵەکەی خۆیەتی و ئەوانەیشی کە پاتین دوایان کەوتون تیکەنیان بۆ هەڵای ئەو قوسەکی بەدەگەڵی بیخۆن و بڵێن بژی بازانی حەپە حەبکەن وەکو ئەوەی کە خۆی باە جوازەکەی سووتان و ئەی دڕی جوازەکەی و ئەوەیە کرد باشە ئەو گەمژە و گەلحوانە بەڕاستی کۆمەلگای ئێمەیان ئەوانێ کردووە دەی باشە ئێستا هەستاوە بۆ بەغا بۆچی هەمووتان لەبیرتانیات لە سەدا 16 بودجە لە سا حەڤە بۆ کوردستان حاڵی خەڵکی کوردستان کورە ئەو نەمەڵێ گوب خۆ بە قوربانێ بم کورە مەسعود بازانی خواردی کورە مەلا مصەفا خواردی کورە حەمایل خان خواردی کورە ئیدریس بازانی خواردی کورە جەدی ئابا و ئەژدای بنەماڵەی بازانی و هەموو سەرانێکێکی خواردیان ئەو نەمەڵێ گوب خۆ ئەو نە قسە مەکە بەڕاستی
مردووەکانیشتان خواردی هی هەموو سەلانیەکێتی هی هەموو بنەماڵی بازانی هەتا حاو پشی مەلام سەفەش دەبێت تووڕەم مەکەن ئەوەنە گوێن مەدەن بە ئارام هەیە کاکە ئەگەر گوێ درێژتانەوێ مەسعود بازانیە ئەگەر حیمارتانەوێت لە بەغای ئێستا مەسعود بازانیە ئەگەر نیشیمان فرۆشتانەیە مەسعود بازانیە ئەگەر بێئابرووتانەوێ مەسعود بازانیە ئەگەر شەرەف بەتاڵتانەوێ مەسعود بازانیە ئەگەر خائینی نەتەوەی نیشمانتانەوێ هەر مەسعود بازانیە دڵنیاش بن هەتا ئارام محمەما بێ هەر ئاوا ئەمێنمەوە لە کەمینە بۆ ئەو نەیتر سوکردنی بنەماڵی بازانی و تاقمەکەی جەلاتەوەبانی ئیتر کەیفی خۆتان بەڕاستی چیشان دەزیە تەخسیری مەکەن دەڕاستی نەتم بە هیچ کەسێکتان نی ئەمەیە لەبێت گوێن بە من مەدەن با پیاتان نێمە خوارەوە بۆیە مەسعود بازانی سەردەمانێ هەستا ڕۆشن ئەم کابرا هەورامیەکان هێنا ئاشی هەورامی وتیان کاکە وەرەوە ئەوە ئێمە ئەمانەوێ نەوت دەفرۆشی لە ساحەڤەی بودجەکەیان ئاوا لێ کرد کە خەڵک زۆر باش ئەژیا نیوێشیان ئەرزی هێشتا خەڵکی کوردستانیش بۆ خۆی ژیانێکی شرافەتماندان هەژیا موچەیەکی وەرەگرتو بۆ خۆی خەڵکی ژیان باش ئەم لە ساحەڤەیە ژیانی خەڵکی پێدابی نەکرا بە هەموو جۆرێ خۆشیان ئەیان دزی بەڵام چونکە بنەماڵی بازین تەموحی هەبوو وتی نا ئێمە نەوتە فرۆشی دەی باش هەستا چوو نەوتی فرۆشتی هەمووتان بینیتان نەتیجەکەی چی بوو ئەمە ڕۆژنەفتی نازانم رووسیا و ئەمە لەگەڵ تورکیا و ئەمە لەگەڵ ئێران گەشتە نەتیجەکەی چی بوو ئەوەی حاڵی خەڵکی کوردستان کێسایی بین ئەوە نەتیجەکەی یعنی ئێوە لە نەوت فرۆشیەکەیە کە عەلە ئەساس ئەتانەوێ کورد ببێ بە ئابووری سەربەخۆ ئێوە دۆڕانتان بەڕاستی چونکە کوردەواری ئەڵێ کەر و کۆنجیان نەوتووە ئێوە حکومڕانیان نەوتووە بەڕاستی عزیزان تکایە کەس نەڵێ ئارام محمەد تووڕەمە بۆ ئەلەم بابەتانە کابرا جارێ دوو جار سێ جار دە جار ئەڵێ بوو بخۆ ئەبێ پێی بڵێیتەوە خۆ ناکرێ بەڕاستی جارێک ئەڵێ گەردنێ ئازابێ دوو ئەڵێ گەردنێ ئازابێ دە ئەڵێ گەردنێ ئازابێ تۆ هەر قسەیەکە بە ئەڵێ گوپۆ بخۆ ئەژنە مەسعود بازانی خواردی کاکە من بە خۆی ناڵێم چکە خۆی حەزەکە باوکیشی حەزەکە بیخوا بەس بە مەسعود بازانی نەڵێتەوە من مەسعود بازانی خواردی من ئەڵێم سەرانێکێکی خواردی ئەرەجە خۆمە کاکە ئاوای پێڵم منش بەشەرم ئیحساسم هەیە شعورم هەیە کاکەش تۆ چۆن ئەسلەن ئارام محمەد قۆنەرەکەی لە هەموو بنەماڵی بازانی مقەدەسترە کەواتە بێ قسە بە ئارام محمەد نەڵێ ئەسڵ قسە بە ئارام محمەدن کفرە بەڕاستی بێڕەژی بە ئارام محمەد تاوانە بۆ ئاگاداریتان باش بزانن جەریمەیە قسە بە ئارام محمەد بڵێ بەڵام بە بنەماڵی بازانی بڵێ ئاساییە بیان کە پێ زۆر نۆرماڵە بەڕاستی باش هەمومان بینیمان کە لە ساحەفە بودجەکە بڕا و ئەوەی کە پیانە و ئابووری و نازانم نەوت و فڵان فیسان ئەوی شکستی خوارد نەتیجەکەی ئێستا بنەماڵەی بازانی مەسعود بازانی هەساوە ڕۆیشتووە بۆ بەغا تەنها لەبەر یەک خاڵی بنەڕەتی ئەویش هاتووە عەقدێکی کردووە لەگەڵ تورکیایە بۆ ماوەی 50 ساڵ غازی کوردستان هەڕاشکە بیا بە دەوڵەتی تورک کاکەمە کارەساتە بەڕاستی میلەتی ئێمە لە بەرامبەر ئەمە بێدەنگە غازەکەش هەموو هینی منتیقەی چەمچەماڵ و هینی منتیقەی سلێمانیە هەمووشان ئەزانن نزیکەی 30 ساڵە کە بنەماڵەی بازاری و ئەمانە حاکمن ببینن ئەوە منتیقەی سلێمانیە ئەوە گەرمیانە ئەوە کەلارە ئەوە کوفریە ئەوە کوێیە ئەی بینی حاڵەتیان چۆنە بەڕاستی باشە ئەڵێ سلێمانی ئەڵێ گوندێکی گەورەیە هەموو گەرمیان وێرانەیەکە هەموو ڕانێ و قەڵارزیە و چۆچۆ ئەوانە هەتا فڵان و فیسار و ئەوانە هەمووی وێرانەیە لە حقیقەتە ئێستا بنەماڵەی بازانی ئێوێ غازەکەیشی ببە بۆ خۆی و بۆ جاشەکانی ئەمەش ناکرێت بەڕاستی مەسعود بازانی بۆ ئەمە ڕۆشتووە ئێوێ لەگەڵ ئێرانە قاسمی سلێمانی لەوەیە ئێوێ لەگەڵ قاسمی سلێمانیە لەگەڵ حەشتی شعبیە لەگەڵ هەموویانە قۆنەری هەموویانە با بەدەمیە بەس وای بۆ بکەن کە بتوانێت غازەکە بفرۆشێت کە من هیوادارم حکومەتی عێراقی ڕێگە بەوە نەدا مەسعودێکی خائین مەسعودێکی دست غازی کوردستان بفرۆشێ و بیکا بە پارە بیبا بۆ خۆی و بۆ هەتیوەکانی بۆ بنەماڵە خائین هیوادارم کە ئەو کار نەکرێت بۆیە مەسعود بازانی تەنها بۆ ئەم خاڵە ڕۆشتووە کەسی دڵی پێی خۆش نەبێ بڵێ حاڵی حسابی جا هەندێک لە میدیاکانی پارتی ئەڵێن چی بەڕێزان مەسعود بازانی مەرجەعی کورد کامە مەرجە مەرجەعی کوێ کامێن مەرجە بەڕاستی مەرجەعی چی لە هەموو حیزبەکانی کوردستانە یەک حیزب نەهاتووە بەدەم مەسعود بازانیەوە لە بەغا یەک کەس حسابی یەک تا پێڵاوی بۆ نەکردووە کاکەشین بەرهەم ساڵح لە وەکو سەرۆک کۆماری عێراق لە داخلی مەسعود بازانی نەبینێ هەسا ها بۆ ئیتالیا عێراق بەغای بۆ چۆڵ کرد بەڕاستی
مەسعود بازانیەک ئەوەندە ئازایەتی و شەهامەتی تیا نەبێ لەناو گەلەکەی خۆیان ڕێز و حرمەتی نەبێ باشە سەرۆک کۆمارەکەی عێراق لەبەرەوەی نۆکەری مەسعود بازانی نییە هەولێری لێ قەدەغە بکە کە ئەمیش ئەڕوا بۆ بەغا بەرهەم ساڵە هەستێ عێراق بەچێ بهێڵێ کامەیە مەرجەعی کورد ئەکرێ ئارا مەحمۆ بێ بەڕاستی نەک مەسعود بازانیشی خائین لە واقع مەسعود بازانی ئەگەر مەرجەع بوایە ئەبوایە بیتوانایە لە کوردستان بە دژای 30 ساڵ ئاشتەوایی بکردایە ئەبوایە بیوتایە بەرهەم ساڵە بێ یا هەر کەسێ بێ میمەیە کوردەوە سەرۆک کۆماری عێراق بێت ئەی چیەکە با بەرهەم ساڵە بێ خۆشێکی عەجیب دی دەبوایە وای کردایە مەرجەع ئەمەیە مەرجەع ئەوەیە کە وەکو باوچێ هەموو ڕۆڵەکانی کورد بە ڕۆڵەی خۆی بزانێت مەرجەع ئەوەیە کە هەموو حیزبەکان بە حیزبی خۆی بزانێت هەموو سیاسەکان نووسەرەکان فڵانە فیسارەکان هەموو ئەمانە بە مڕچی گەلەکەی بزانێت بەڕاستی ئینسانێک ئەتوانێت مەرجەعی کورد بێ کە بەڕاستی کورد بێ مەسعود بازانی کورد نییە باوکو باپیریشی کورد نەبووە مەسعود بازانی مەسعود بازانی تەنها خائینێکی مێژوویە بنەماڵەیەکن کە ئایدس و سەرەتانن بۆ میلەتی ئێمە لە حقیقەتە لەبەرەوە هیچ کەسێ ئەوەندە گەمژە نەبێت تابلیشە بڵێ مەسعود بازانی مەرجەعە ئەگەر مەسعود بازانی مەرجەع بووایە هەمومان نەزانین مەرجەع یعنی چی بەڕاستی ئەوایە هەموو کەسێ بگەڕێتەوە بڵێ مەسعود بازانی بۆ هەموو شتێ بەڵام مەسعود بازانی ئەمە حاڵی وڵاتەکەی ئێمەیەکاکە مەسعود بازانی 30 دانە ساڵە سزای سلێمانی ئەدا 30 ساڵە سزای گەرمیان ئەدا 30 ساڵە سزای ڕانی و قەڵادزیە و چۆمان و کێوکی ئەدا لەبەرەوەی من شۆڕ ناکەن بۆ بنەماڵەی بازانی 30 دانە ساڵە سزایان ئەدا کاکچە 30 دانە ساڵە بەرهەمی ئەم ناوچەیە ئەبا بۆ بنەماڵەکەی ئەیا بە جاشەکانی خۆی بڕۆ خەڵسەری سلێمانیکە بڕۆ سەری هەڵەبجەکە سەری پێنجۆنکە سەری گەرمیانکە سەری هەموو ئەو شوێنانە بکە کە بزانە کە چ حاڵێکی هەیە بەڕاستی ئەگەر مەسعود بازانی مەرجەع بوایە دەبوایە بە یەک چاوە سێری پێنجۆن و سەری بلەو بازانی بکردایە ئەبوایە بە یەک چاوە سێری هەڵەبجە و سەری بلەو بازانی کردایە تازە بە تازە مەسعود حەیدەرێکی خوێڕی کە ئێمە کردمان بە پیا و دەوڵەمەندمان کرد لە مشتەوەی گۆڕانە هاتووە ئەڵێ مەسعود بازانی مەرجەعە باشە ئەو خائینانە ئەو ئەحمەقانە بەڕاستی کۆمەلگای ئێمەیان ئاوا باشە عەزیزە ئەمانە حقیقەتی بنەماڵەی بەس بەلە کەس دانەنیشێ لە خۆ قسە بکە وەڵام مەسعود بازانی مەرجەعی چی بەس مەرجەعی حیزبەکەی خۆیەتی ئینە کی هین بەکڵاوەکەی مەسعود بازانی پێوە کامەیە مەرجەع چۆن وایە کاک باش نییە مەسعود بازانی هاتووە وەڵا بەرهەم ساڵە سەرۆک کۆماری عێراق نابێ بۆ هەولێر بۆ هەولێر مڵکی باوکتە کاکە چییە بە قاسەی حەمایل خان هەولێر دروست بووە تۆ داگیری کردووە بە گاردی کۆماری داگیری کردو لە سێکی ئابا بە لەشکری حیزبی بەعس بە چی دەکەیت تۆ کاک بە چی دەکەیت تۆ ئەمە کردووە بەڕاستی لەبەرەوە ئەوە کفرە ئینسانێ ئەگەر درۆزن نەبێ ئینسانێ ئەگەر ئابڕووی نەفرۆشت بێ ناڵێ مەسعود مەرجەعە چونکە مەرجەع بۆ خۆی ڕوون لە حقیقەتە ڕسەی مەسعود بازانیش کە لە بەغا هیچ کەسی حسابی بۆ نەکردووە کاکە ئەسڵەن هەمووی بە چاوی سووسێ دەکەن باشە مەسعود لەگەڵ مالیکی دانیشێت لەگەڵ نازانم فڵان و فیسارەکان لەگەڵ هەچی شیعە و سوننە و حەشت و مەشت وانە لەگەڵ هەمیان دانیشێت هەتا دوێنێش دانیش قسەی بە هەر هەمیانەوە مەسعود بازانی ئەوایە بەڕاستی مەسعود اینجا یەک کورد پێشوازی لە مەسعود بازانی نەکردووە لە بەغایە یەک کورد حسابیان بۆ نەکردووە کامە مەرجە تۆ ئەگەر مەرجەعی کورد بوویتایە مەسعود بازانی دەبوایە بەرهەم ساڵح پێشوازی لێکردیتایە بیوتایەوە مەسعود بازانیە و پیاکە لە کوردستانەوە هاتووە لە هەولێرەوە و ئەلەم بابەتانە ئەبوایە وەفدی هەموو حیزبەکانشی لەگەڵا بووە تۆ خۆت و هەتیوەکە و ڕۆژێت تۆ تروریستەکە و تۆ ئەوان ڕۆشن کاکە تۆ باە خەڵکیشی تێکی لەگەڵا بووە گۆڕانی لەگەڵا بووە هەمان لەگەڵا تا ئێمە کوردی کورد هاتوین بەڵام تۆ ئێستا تەنها وەکو نوێنەری حیزبەکەی خۆت وەکو نوێنەری بنەماڵەکەی خۆت ڕۆشتووی بۆ بەغا نەبوو نوێنەری کورد بەڕاستی وەڕۆشتوشی بۆ ئەوەی قۆنەرە بلێسیتەوە هەتاوەکو ئیجازە بن نەوتی غاسی کوردستان بفرۆشی هیوادارم کە ئەو خەونێتی ڕێگەی پێێنن بەڕاستی ڕێگە نەدەن کە تۆتانی ئەو کارە بکەیت باشە کاتە تۆ مەرجەع نیت تۆ بووی بە بەڵا بۆ گیانی کورد تۆ بووی بە سەرەتان بۆ جەستەی کورد تۆ بووی بە ئایدز بۆ جەستەی کورد مەسعود بازانی باشە تۆ هەموو شتێکی ناشرین کردووە ئەمەندە ناشرینی لە واقع خاڵێکی تر کامەوێ بەڕاستی قسەی لەسەر کەم ئەویش چییە عەزیزان ئەویش گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و ئەم یەکگرتو و ئەم تەڕەمەشتەرە سازانەیە بەڕاستی من هەمیشە و تومە خۆشەویستان بنەماڵەی بازانی پیاو نین بنەماڵەی بازانی مرد نین باشە هیچ نین بنەماڵەی بازانی بەس نەیارەکانی خراوی
یەکێتی خوێڕیە گۆڕان خوێڕیە کۆمەڵی ئیسلامی خوێڕیە یەکگرتووی ئیسلامی خوێڕیە هەموو ئەوەی کە خۆی بەنیاری بنەماڵی بازانانی زانێ ئەمانە خوێڕین بەڕاستی ئەمانە هیچ نین بۆیە بنەماڵی بازانیشتە لە 16 ئۆکتۆبرە هاوارمانەکرد بۆ بچوتەوەی گۆڕان ئەمانە بچوتەوەی گۆڕان وەفدێ دروستکە لەگەڵ بەرهەم ساڵحە لەگەڵ نازانم کۆمەڵی ئیسلامی عەلی باپیرە هەستن بڕۆن بۆ بەغا وەکو نوێنەری خەڵکی کوردستان ناکاکە دوایی پارتی تەخوینمانەکە دوایی پارتی ئەڵێ ئەمانە خیانەتن ئەمانە جاشن ئەمانە بوون بە جاشی بەغا ئالەم بابەتانە ئەی بۆ خۆی چێت ئەی بۆ خۆی چێ زەحمە نەبێ بەڕاستی کاکە بۆچی بۆ بنەماڵی بازانانی مەسوبەتیان ڕەوایە ئەمڕۆ ریفراندۆمەکە بەیانی تورکیا هێنێ بەیانیەکێت ئێپاسدارە هێنێ دوو بەیانی ڕا بۆ بەغاڵە یەک پارچەی خەشی عێراق باشە ئەگەر تۆ بڕۆی لەگەڵ مالیکی دانیشی ئەڵێوە خیانەتە تەخوین تەکا ئەی خۆی بۆچە لەگەڵ مالیکی دانیشی ئەگەر تۆ بڕۆی لەگەڵ حەجی شەعبیا دانیشی ئەڵێوە جاشە خاینەوە لەگەڵ حەجدا دانیشتووە میدیادەم هەراشەکانی ئەی بۆ خۆی ئەڕوا لەگەڵ حەجی شەعبیا دانیشێ زەحمە نەبێ دەی تێمگەێن کاکی بزوتەوەی گۆڕان کاکی عومەری سەی عەلی بە گۆچانێکی قۆڕەوەتۆ لە من بووی بە سیاسی بۆ هەموو شێوە بنەماڵی بازانی حەڵاڵە بەڵام بۆ ئێوە حەڵاڵ نییە لە حەقەتە یان ئێوە بچکۆلن ئێوە هیچ نین ئێوە پارتی بەچایەکی نزم بۆ سەیتانەکە بۆیەوە حاڵەکەتان ئەکینا خۆمە بانێکە و دوو هەوا نییە بۆ من بڕۆم لەگەڵ مالیکی دانیشم یا لەگەڵ عەبادیا ئەبن بە جاش و خائین مەسعود بڕوامینیمە هونەرەکەی لە چیایە بۆ ئەگەر وەفدی گۆڕان بڕوا بۆ لەگەڵ حەجی شەعبی دابنیشێ ئەڵێن ئەمە خیانەتە و تەخوینتانەکەن و نابێ و ئەلم بابەتانە ئەی بۆ خۆیانەچن زەحمە نەبێ بۆ خۆیانەچن ئەمە ئێوە هیچ نین کاکە با یەکشتان پێ بڵێم کە ئەم شتە کەس نەیوتووە من بە ئێوەی ئەڵێم خۆشەویستە بە درێژایی دروستبوونی سلێمانی لە 209 ساڵی ڕابردووە هەمیشە پیاوەکان لە سلێمانی هەڵکەوتون سەرپەرشتی هەموو شتیان کردووە بەڕاستی باش نییە ئەمە شێخ مارفی نۆدێ ئەمە حاجی کاک ئەحمەد سلێمانی ئەمە شێخ مەحموو ئەمە مەولانە خالید ئەمە نازانم هەتا مەلام سەفا کە هات ئێمە کردان بە پیاو لە سلێمانی کە هات ئێمە کردان بە پیاو جەلال تاڵەبانی ئێمە کردان بە پیاو لە سلێمانی باش نییە هەتا سەر نوێژان مستەفا هەمیشە بڕیارەکان لە سلێمانیەوە دراوە بۆ هەموو کوردستان بەڵام ئێستا لەو منتیقەیە یەک پیاویتیانەمەوە بەڕاستی یەک پیاویتیانەمەوە ئێستا لە منتیقەی سلێمانیا یەک پیاو نییە بتوانێت بەربەرەکانی بنەماڵی بازانی بکات باشە یەک پیاویتیان نییە باش نییە من نەبێتە مەسەلە ئەگەر یەک پیاو هەبێ بتوانێت بەربەرەکانی بنەماڵی بازانی بکات لە منتیقەی سلێمانی ئەوانە ئەوە ئارامەحمەوە بە یەک کەسی تر نییە بەڕاستی نەبە عومەری سەی عەلیە کرێ دانیشە ماستاوەکە بۆ مەسعود بازانی نەبە بەرهەم ساڵح کرێ نەبە پاژۆل و قوباد و کۆمەڵێ مناڵە وتکە لە دەوروبەریانە لەمانش بە هیچ شەر ناکرێ بەڕاستی با باش بزانین چونکە لە سلێمانیە ئێستا لە منتیقەی سلێمانیا یەک پیاوی سیاسی تیان نییە لە دوای نەوشوام سەفا کە بنەماڵەی بازاری حسابی بۆ بکەن بەقەدەر توورێ حسابیان بۆ ناکەن بۆ یەک کەسیان بەڕاستی ئەوە بنەماڵەی بازانیە دڵنیا بن لە دوای نەوشوام سەفا کەسی تریان نییە بۆیە بنەماڵی بازانی حساب بۆ هیچ کەسێک ناکەن بۆچی بڵێ چی کەس نییە بڵێ کامیان یەک پیاویتیان نییە کاکە ئەی چی بکەیت یەک کەس نییە وەرە یەک پیاوم پێ بڵێن بڵێن لە سلێمانیا هەیە وەکو سەردەمی خۆی کاکە فەرموو ئەمە من حورمەتم هەیە ئەمە هەولێر ئەمە باتەمەن هەولێر هەر لەگەڵ سلێمانیایەتەوە لەو مۆزوعەیە بەڕاستی مەسەلەی بادینان جیاوازە ئینا هەولێر هەر لەسەر خانی سلێمانیە ئەو نییە بڵێ هەولێر جیاکەمەوە لەم بابەتانە قەسم لەسەر ئەوەیە بۆ نمونە ئێمە مۆلانە خالید کە کاتێ لەگەڵ طریقەتەکەی ترا لەگەڵ حاجی کاک ئەحمەد و لەگەڵ شێخ معروف و ئەوانە ئەبێ بەکێشە لەگەڵ شێخ مارفی نۆدیە هەڵەسێ ئەو لە داخی قادریەکان ئەڕوات کە ئەڕوا بنەماڵی بازانی لە بلۆ بازان لەسەر دەستی ئەمە یەن ئەبن بە سۆفی لەسەر دەستی ئەمانە تەوباکن بەڕاستی لەسەر دەستی مۆلانە خالیدە یعنی سلێمانی ئێمە خاوەنی ئەمانە بۆ لە حەقیقەتە ئێمە لە سلێمان پاشای بابانەوە هێناومانە هەتا شێخ مارفی نۆدی و مەولانە هەتا ئەگەتە نەوشوام سەفا هەموو شتەکان لەلای ئێمە بووە لەو منتیقەیە بەڵام ئێستا دوای نەوشوام سەفا کەسی تیان نەماوە کاکەش یەک پیاویتیان نییە بەڕاستی مندا ئەوانە هیچ ئەو پیاوانی لە بەڕاستی لە بەرامبەر بنەماڵی بازانی ڕابوەسن دوا بزمار کە لەو ناوچەیە درا مردنی نەوشوام سەفا بوو یەک کەسیکەی تیانە لە حەقیقەتە
باشە ئەگەر خەڵکی هەموو ئەو دەڤەری سلێمانیە لە گەرمیانەوە بۆ پێنجێن و هەڵەبجە بۆ هەموو شوێنەکانی کە ئەگەر ئەیانەوێ من لە خزمەتیانە یەک پیاەکەی تێنە بەشە بەتەمانە بنها ئەمە حقیقەتی مێژووە ئەمە خۆفشکردنەوە و بێنەوە بەرەوە ئەم بابەتانە نییە یەک کەسی تیان نییە ژنیشی هەتیانی کەس نییە بەربەرەکە بەرە بە ئارەزوی خوان ڕەفتارەکەم بنە ماڵی بازانی ئێمە ئەڵێن کاک عومەری سەیعەلی ئەوەتە 16 ئۆکتۆبەر بووە بەلای من کەرکووکمان دۆڕاندووە لە ساڵ 51 ئێمە حەیامان نەماوە هیچ لە پێوە نەماوە لەگەڵ عەلی باپیر و لەگەڵ نازانکیا وەفدی دروست کە بچن بۆ بەغا ناکاکە لەبەر پاتی نایێنێ بڕوا عومەری سەیعەلی باشە کاکە بەخۆی گۆشانێکەوە ئێتە تۆ بەم حاڵەوە تۆ جەلال جەوهەری مێبازی هێناوە لە گردەکە داناوە کاکە تۆ مستەفای سێقادری هێناوە نۆکەری نەشێوان بازانیە بەس خەڵێکی بێئەخلاقی و فەسادی و ژن و پارە و دزی و تاڵانیە کاکەکە باشە تۆ جەلال جەوهەری هێناوە ملیوانی کاسەکەی دایمانەی گوڵە لەبەر بێڕەوشتی تۆ دەوێ ئەمانە بێن گۆڕانکاری لە کۆمەڵگەی ئێمە بۆ بکەن والله ئێستا من چەنە دشی بنەماڵی بازانیم باشە بە شەرەفم بەدامەوە ئاساییە هەچی پۆست لە بەغایە بێ بۆ بنەماڵی بازانی بەس بۆ گۆڕان و یەکێتی بێ و ئالەباتان نەبێ باشە چونکە بەڕاستی یەک زەڕە جیاوازیان نییە لەگەڵ وەسیلەکانی بنەماڵی بازانیە چونکە تۆ ئەزانی کە ئەو نێرە ئەسڵیەکەتە ئەو ئەناسی بەڵام ئەم بەناوی گۆڕانەوە ئەڕواخیان تێلەکە کاکە کابرا ئەکەی بە وەزیر بەناوی گۆڕانەوە ئەشێ لە هەولێر بە پیاوی بنەماڵی بازانی ئەیکەی بە ئەندام پەرلەمان لە بەغا ئەبێ بە نۆکەری بنەماڵی بازانی بە پارە ئەیان کردن ملیان پێشۆڕەکەن بەڕاستی لە پێناوی پارەیە ئەوە ڕاستی نەی مۆزوعەکانە وەیە هەموو شتێ بۆ خۆیان ڕەوا ئەبینن بەڵام بۆ خەڵکی و خەڵکی تر نابێت ڕەوا بێت ئەمە حاڵەکەی ئێمە کاکی گەری ئێستا فەرموو چی هەیە دەری پێم بڵێ چی هەیە بەربەرەکانی بنەماڵی بازانی بکات تازە بە تازە ئەم کەچەڵەکە هەیە ئەمەی وتەبێژی بزوتەوەی گۆڕان ناوی چییە هین ناوەکەی بینی حیفێ وڵا پارتی حەزەکە بەشداری لە حکومەتە بکەین جا پارتی حەزەکە تو هەن نەمێنی بەڕاستی تۆ بەگوێی پارتیەکەی بەگوێی پارتیەکەی بەڕاستی خۆشەویستان گۆڕان ئێستا بۆ بەشداریکردن لە حکومەتەکەی نێچیرا ئەسڵەن پرۆژەی پێ نییە هەر ئەڵێ پۆستم بەرێ ئەڵێ پۆستی باشم بەرێ و تەواو پرۆژە و مرۆژە لە ئاران نەماوە ئەو قۆناغە تێپەڕیوە تۆ بێدابنشی بڵێ وەڵا پرۆژە نەبێت و ئەلەم بابەتان ئەمە نەماوە لە ڕاستیە پۆستی باشم بەرێ بۆی پارەی باشی دەستکەوێت پڕۆ بۆ خۆ بەوە گۆڕانیش ناتوانێت بەشداری حکومەت نەکات چونکە گۆڕانی ئێستا کەسی بەدەرەوە نەماوە ئەو کەسانە نەبێ بەڵێ شۆڕش حاجی ئەو کەسانی بەدەورە ماوە کە شوێن پارە و پۆست کەوتون لە گردەکەیە خۆگینا پیاوی پیاوانە ژنی ژنانە کە بەڕاستی بە شوێن گۆڕان و گۆڕانکاریەوەن ئەوانەی کە بەڕاستی ئەو کابرایان خۆشەویست نەشام سەفا لەسەر ئەساسی فکرەکەی ئەوە ڕۆن ئەوانە ئێستا هەموو دوگوتون لە گۆڕان ئەوەی کە ئێستا لە گردەکە هەیە کۆمەڵێ مشەخۆر کۆمەڵێ خەڵکی پارەخۆر کۆمەڵێ خەڵکی بۆ پۆست و پلۆپایە خۆی ئامادە کردووە گۆڕان ئەبێ بەشداری بکات چونکە ئەزانێ ئەگەر بەشداری نەکا ئەوەی ئێستا لە گردەکەیە ئەڕۆن هەتا 4 ساڵێکە نایەنەوە تا بژارنێکی تر نایەنەوە بۆ گردەکەیە تێگەیت بۆیە گۆڕان ئەوێ بە هەر جۆرە بێ بەشداری بکە بۆی ئەوانش نەڕۆن گردەکە نەبێ بە چۆڵی خوفن تێگەیت بۆیە مەجبورە ئەو کارەکە دەی بەم حاڵەوە ئێمە چی بکەین عەزیزان ئێمە پێویستیمان بە یەک حەرەکەتی ڕادیکاڵی جدی هەیە باشە لەسەر بەشێکی زۆر لە فکری نەوشام سەفا بەڵام بە شکلێکی شۆڕش گێڕانە دای بڕێژین نەک مەحافەزەکارانە نەک ئەوەی کە نایبێن بزوتەوەیکی ڕێفۆرمیست من هیچ کاتێ بۆ پارتی وێشێتی بڕوان بە هیچ بزوتەوەیکی ڕێفۆرمیستی نییە بەڕاستی ئەرچی من نییە یەکێتی پارتی چاکەم یەکێتی و پارتی خراپ نەبوون تاوەکو ئێستا چاک نەبوون تاوەکو ئێستا خراپ بن یان ئەکرێتەوە بڵێ ئێمە حرەکەتێکمان هەیە حرەکەتێکی پاک بووە واقعی بووە جدی بووە بەڵام ئەم حرەکەتە لە قۆناغە تاریخەکانە لایاوە یان خەڵەتاوە یا خراپەی کردووە ئێمە هەوڵ ئەدەین ئەم بکەن سەسکەکەی خۆی ئەمە لە ئارانێ بەڕاستی جەلالی و مەلایی ڕەگی گولین لە منی ببیسن خۆشەویستان جەلالی و مەلایی هەر جۆرە ناوی لێبنێ ڕەگی گولین هەر جەلالی لە گردەکەیش بێ جەلالی بێ یعنی ڕەگی گولیە با باش بیزان سوێن بەخوا هەتا جەلالی و مەلایی ما بێ کوت خێر لە خۆی نابینێ کاکەژیان جەلالی و مەلایی دروست کراون لە کوردستانە بۆمانەوەی یەکتر بەیانی یەکێتی نەمێنێ پارتیش نامێنێ پارتی نەمێنێ یەکێتی نامێنێ چونکە ئەو جوتە دروست کراون مخابراتی دروستی کردووە بۆمانەوەی یەکتر تێگەی هەردووچان ئێنەرژیان بێتێت چونکە کابرایەکێتی ئەڵێ نا من هەر یەکێتی بەداخی بنەماڵی بازانی باشە پارتیە کابرا ئەوێ پارتی نەبێ ئەڵێ نا داخی یەکێتیەکان من هەر پارتیە بم باش نییە هەوایە مەسەلەکە
یعنی ئەمانە ئاوا دروستیان کردووە کاکەکەم باش نییە 48 کورسی و 45 کورسی نییە ئەگەر سەیری ڕێژەکان کەی بنەماڵەی بازانی ڕسوایە وە کوسیشی ئەو نەهێناوە با باش بزانین بە ئارزی خۆی ئەوانی داناوە هەمووی تەزویراتە لە واقع باشە بە شەرەفم بنەماڵەی بازانی خاوەنی 500 کورسی خۆی با باشەوە بزانین قسە قورئان چییە کورسی موچی چ قیمەتێکیە کاکەشین ئایلەوە تۆ وەکو نەیانی بنەماڵەی بازانی حەزەکەی بڕۆ 100 کورسی بێن چرا پەرلەمانەکەی دەرەوە بەشەکە دەرەوە چ سوودێکی هەیە ئەوە کاکی من تۆ چ سوودێکی هەیە ئەمە بۆ تۆ ئەمە نایخوا من سێرم لێ خەڵکی دایشە باسی کورسیە کات و باسی ئەمە ئەلم بابەتاناکە ئاوا نیە مەوزوعەکان خۆشەویستە لەبەرەوە ئەبێ هەمووتان لەو ڕاستی تێبگەن کە مەسعود بازانی بۆ ئەمە چۆتە بۆ بەغا و ئەمە مێژوەکەیەتی و بەڕاستی خەتای یەکێتیشی تایە خەتای گۆڕانە خەتای کۆمەڵی ئیسلامی عەلی باپیرە و خەتای یەکگرتووی ئیسلامیە هەموو ئەمان ملیان ئاوا شۆڕ کردو بۆ بنەماڵەی بازانیش خۆشی چی بوێ ئەیکا بە ئارەزی خۆی تەواو بەیانی هەڵە ڕێفراندۆمەکە دوو بەیانی هەڵە جیهادمەوە سێ بەیانی هەڵە مالیشی خراپە کەسە لەگەڵ مالیکیانەکە چوار بەیانی خۆڕە بەلای مالیش ئەمڕۆڵێ عەبادی خراپە ئەو یەکسەکە عەبادیەکە خائینە بەیانی خۆشە بەلای عەبادی ئەڵێ حەشی شەعبی ئەمە پیاوی ئێرانە ئەمە ئەوەیە دوو بەیانی خۆشە بەلای حەشی شەعبی باشە ئەمە حاڵەتێکە کوا ئەوانەی کە نی باش نییە من پێم وایە ئێستا لە کوردستانە هیچ حیزبێک نییە بەربەرەکانی بنەماڵەی بازانی بکات هیچ حیزبێکمان نیە لە حقیقەتە نەیەکێتیە نەگۆڕان هیچ کەسێک نیە درۆ منی تر کاتیشتان ناکوژم مەسعود بازانی بە شوێن ئەوەیە چۆن نەوتەکەی فرۆشت و هەمووی دزی و تاڵانی کرد ئێستاش ئەوێ غازەکەی کوردستان بفرۆشێ بەڵام هیوادارم کە حکومەتی عێراقی ڕێگە بەوە نەدا حکومەتی عێراقی جێ نییە عەزیزان دانیشێ بەژێ مەسعود بازانی بکە بڵێ مەسعودیان وەرە فەرموو بڕۆ غازی کوردستان بفرۆشە ئەوان خۆیان نەزانن چیەکەن لە حقیقەتە عەرەب لە عێراقا بۆ مەسایلی حکومڕانی لە کورد ئاقڵترە بۆ بەژەوەندەکانی خۆیان واگەداریتە شکە جارێکە باسم کردووە فەرموو ئەوە ئێمە چونکە ئێمە عقلی حکومڕانیمان نییە سێریکە لە ساڵی 91ەوە چەند ساڵەکە کاکە ئەوە سێدە هەیە ئەوە 30 ساڵ باشە 30 ساڵە لە کوردستانە ئاسا ئێمە خۆمان سەرۆک و سەرکردەوە عەسکەر و کورد و فا نازانم ناوی چییە ئاسایش و پۆلیس و هەموو شتێکی هەموو شتێک خۆمانین ئێکوا هیچمان نەکردووە بەڵام حکومەتی بەعەس لە ساڵی 68 تا کودەتا ئاکات لە 79 خۆماڵیەکە باشە لە هەفتا یەک کڵاوەکە سەری مەلام سەفا تا 5 ساڵ لەگەڵ رووسیا ڕێکەوێ خۆیەکە بە خاوەنی هێز یەک شەقەڵا لە قمی مەلام سەفا ئاش بەتاڵی پێکات لە هەشتایەکیشە 8 ساڵ لەگەڵ ئێران هات دەبێت عەرەب عەقلی هەیە بۆ بەڕێوەبردنی کۆمەڵگا بۆ حکومڕانی بەڵام کورد نیەتی بەڕگەشت بۆ ئەمە ئەم 30 ساڵێ ئەگەر 30 ساڵ کورد عەقلی حکومڕانی هەبوایە دەبوایە ئێستا ئێمە لە ئاسی دەوڵەتە گەورەکان هەبووە کە 30 ساڵ زۆرە بەڵام ئەوە کەی سایبین هەیەکە لە ئاشێ بەڕەڵاخانێ هەچی مەسئولە کۆ بۆ تۆ دزی بکە پارە بەرە تاڵانی بکە ئەمە وەستاکە من تر لەو زیاتر کاتان ناکوژم لایڤەکەی دوێشەویشم بەداخەوە کە تووشی ئەو کێشەیە بوو بۆیە بۆتانە خەمە یوتیوب لە یوتیوبە بە سبەی و ئەوانە هەوڵدەم بڵاوی بکەمەوە بۆی هەمووتان کە گوێبیستی قسە باسەکانی دوێشەوم بن شێشی خۆش بۆ هەموو لایەکتان حرمەتم بۆ گوێگرتنتان هەیە چاوتان ماجەکەم عەزیزان ئەوە ڕێی من بوو وە تکایشتان لێ یەکەم بۆیە کە ئەمە ئەیڵێمەوە بۆتان بۆیە لەوێشا چونکە ئەو پارتیانە کەوتێ قساکەی حرمەتم بۆ ئەوەیە جارێ ئەنووسێ بوو خۆ قسە ناکەم دوو جار ئەنووسێ قسە ناکەم سێ ئەنووسێ قسە ناکەم دە ئەنووسێ قسە ناکەم مەجبورم منیش ئەڵێم مەسعود بازانی خۆتی چارەم نییە بەڕاستی منیش ئینسانم منیش شعورم هەیە ئەو هەموو بێحرمەتێ بە من یەکەن قابلی قبول نیە بەڕاستی قابلی قبول نیە کاک ئاو نینۆکەی کە فڕێ ئێم لە هەموو بنەماڵەی بازانی پیرۆستترە کەس نەڵێ قسە بە ئارام ئەحمەدوتر ڕەوایە بەڵام بۆ بنەماڵەی بازانی ناڕەوایە چونکە ئاو نینۆکەم لە مەسعود لە سەری مەسعود بازانی شەریکترە بەشکە مێژووی من و بنەماڵەکەم پاکە وەکو مێژووی بنەماڵەی بازانی خائین کورتفرۆش دست درۆزن جاسووسی دەوڵەتی نییە بەڕاستی لەبەرەوە کە قسەبی ئەو نەکا نە لە ئارام ئەحمەدەوە تۆ ڕابیدی تۆ ئەوواکەی ناخوا بەڕاستی منیش ئینسانم کاکەش شەوتان خۆش خۆشەویستان خواتان لەگەڵ و شەوتان خۆش بێ هیوادارم کە هەمیشە لە خۆشی لە ئەسوودەیەش بابزانم ئەمیشیان چۆنەکەێت ئەوەی لێ بکەم زانم وایە هیوادارم کە بتوانم ئەوە بکەم نازانم بەخ بابزانم ئەمیان چۆنە بێ بەڕێزان دەنگمانە بێ بەڕێزانیان ئەمە باشە
بگورن بەڕێزەندەی منی تر بەجێتان نەهێڵم عزیزان و خۆشەویستان خواتان لەگەڵ بێت شەیەکی خۆش بۆ هەموو لایەکتان جا ئەمە ئێستا من نەبێت چۆن ئەمە هینکەم چاکمان چاک تۆ ڕەبووین ها بەڕێزانم شەو چی بکەیت داوایە